بزانن ئەنجا ئێران چۆن استراتیجەکەی خۆی بردوۆتە پێشەوە. کاتی خۆی مەلیک حوسێن لە خستەخانە کەوتبوو لە بەریتانیا یا لە ئەمریکا، متأکد نیم لەوەیان. پاشان هێنایانەوە لە سەرمەرگا بوو، وتیانە گەڕێتەوە بۆ ئوردون. لە کاتی گەڕانەوەی بۆ ئوردون لە مەتار لە بەریتانیا ئیمزایان پێکرد کە وەلی ئەمری دوای خۆی عەبدوڵای کوڕیەتی نەک براکەی کە حەسەنە، ئەمیر حەسەن. حەسەنی برای وجهە نەزەری قەومی هەبوو، پەیوەندیشی لەگەڵ مەراکزی قووە هەبوو، لەگەڵ مەراکزی فکری سیاسی هەبوو، مەراکزی قەومی هەبوو. نانویست ئەمە دانێ لە شوێنی خۆی، ویستیان کوڕەکەی دانێ. ئەو لە سەرەمەرگا بوو، هەر لەوانەیە پەنجەی بەس قەڵەمەکەی گرتبێ ئیمزای پێکردبێ. جەلال تاڵەبانی ژوا بوو. ئەو ئیتیفاقە دەمێکە بەڕێوەیە، زۆر دەمێکە سەرانی یەکێتی ئەڵێن ئیمارەتێک دروست ببێ لێرە، یانی ئەڵێن با ئێمە حکوومەتێکی سلێمانی دروست ببێ. بەڵام ئەمەیان زۆر تەرویج پێ نادا لە بەرتیشکی یان شەپۆلی یان فشاری قەومی پارتی کە دەریا بڕی. پارتی قەومیترە، یەکێتی مفلیسە. یەکێتیەکان وەکو دوکانداروان کە ئیفلاسیان کردو. بۆیە ئەبینی ئیتیفاقیەکان ئێستا کە ئەڵێن هادی عامری جڕوجانەوەر لەگەڵ باڤێڵێکی زۆڵی نەخوێنەوار هیچ وجودێکی ڕسمیان نییە هەردووچیان. ئێرانیش بەم شتانە فێرە. ئێران ئیتیفاقاتی بە پارتیژە کرد لە بەرامبەرەکەیە یا بە یەکێتی یا بە بزوتنەوەی ئیسلامی، بەڵام لە بەرامبەرەکەی ڕسمیەتێکی وەرناگرت. کەس نەبوو ڕسمیەکە، بۆی سبەی نەبتوانە حاشای لێ بکە. بۆیە ئیتیفاقەکە هەرەوە نێنێکرد لە بینی باڤێڵ و هادی عامریا کرابێ و بە ئامادەبوونی قاسم سلەیمانی، چونکە هەموو شتێکیش بە قەرارگاو بە نیروی قودسەکرێ. ئێستا قاسم سلەیمانی لە محەممەد زەریف زیاتر نوێنەری خارجی ئێران. بۆیە جەلال تاڵەبانیان بردە ئەو دیو بە وەزع نەخۆشیەش بۆی ئیمزاکەی پێ بکەن، وەکو کە ئیمزان بە مەلیک حوسێن کرد کە نە ریفراندۆم نەتیجە هەبێ بێ و ئەبێ ئەم خەتەواتانەش بەرچاو بگری و ئەبێ ئیمزاشیکەی. میسز ڕیچیش هێرۆژنی ئاگداری ئەمانێ. ئەو دەستگا ئەمنیانەی لاهوری شێخجەنگی و باڤێڵ و قوباد و ئەو تاغوتانەی تری ئەم عایلە حەقیرە کە پێویستە بدرێن بە دادگایەکی شەرعی شەعبی، ئەمانە هەمویان ئاگدارن لەم ئیتیفاقاتان. ئەمە ئیتیفاقاتی تازە نییە. مەسعود بەرزانیان بان کرد بۆ دوکان بۆی ئاخر ئیمزای بکە لەسەرەوە کە ڕازیە بەوە، بۆی بزان ڕەتفعلی چیە بێت. ئەجنا پلانەکە هەمووی دانرابوو پێشتر و ئاشیان توانی بێن. بەڵام پرسیارەکە ئەمەیە، ئایا پارتی نەخوێنەوار ئەم شیکارە سیاسی لە بەرچاو نەبوو؟ ئەم خوێندنەوەی لە بەرچاو نەبوو بۆ بزاوتی تاریخ؟ ئایا ئەم هەموو مەلەفاتانەی کە دروستیان کردووە لەسەر خەڵکی مەلەفێکی دەوڵەمەندی تیا نەبوو لەسەر ئێران و چۆنێتی حرەکەتکردنی؟